پرۆژەی ئاوی ناحیەکانی ڕەش پرۆژێکی زۆر گرنگ بوو لە سنوورمان، چونکە ساڵانێ بۆ خەڵکی کانی ڕەش داوان دەکرد کە شەیکەمی ئاویان هەبوو و خۆشبەختانە لەلایەن کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هاوکاری ئیدارەی سەربەخۆی سۆران توانرا پرۆژەیەکی گرنگیان بۆ جێبەجێ بکرێت لەلایەن کۆمپانیای وێلس ئۆیلەوە جێبەجێ دەکرێت بە گوژمەی ملیارێک و 13 میلیۆن دینار بە تەواوکردنی ئەو پرۆژەیە کە نزیکەی 170 کارەکانی ئێستا تەواو بووە، زیاتر لە 300 ماڵ لێی سوودمەند دەبن و ئەو گوندانەی دەوروبەریش هەوڵ دەدەین ئەگەر کێشێکەمی ئاویان هەبی لە ماوەیەکی کورت بۆیان چارەسەر بکەین. ئەم پرۆژەیە پێک دێت لە دانانی تۆڕی ئاو و هەروەها دوو حەوزی گەورە و پەمپ و حسابی ئەوەشی بۆ دەکرێت بۆ داهاتوو ئەگەر ناحیەکە گەورەتر بێت و بتوانین دەوروبەرەکەشی زیاتر ئیسفادەی لێ بکرێت. ئەم پرۆژێ زۆر گرنگ بۆ سنوورمان بەدامینکردنی ئەو پرۆژەیە ئیدی تەواوی کێشەکەمی ئاو لە ناحیەکانی ڕەش چارەسەر دەبێت، چونکە ئەگەر ئەم پرۆژێ دابین نەکرا بە ناحیەکە بەرەو چۆلبوون دەچوو. سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین، ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەراتی ئاوی سۆران کە هەوڵی جددیاندا قایمەقامێتی قەزای سیدەکان کە هەوڵی زۆر جددیاندا بۆ ئەوەی کێشێکەمی ئاو لەو ناحیە چارەسەر بکرێن.